بەناوی خی گەورە و میرەبان سەرەتا زۆر سوپاس بۆ خی گەورە کامڕۆ توانیمان لە ناو یاریگای خۆمان لایەنەی بروسک ببینەوە کە لە کۆمەڵەکەی ئێمە لە ڕێزبەندی یەکەمدایە. زۆر سپاس بۆ خی گەورە ڕاستی ئەو سێ خاڵە بۆ یانەی وەرزشی بەردەڕش زۆر گرنگ بوو بۆ ئەوەی یانی وەرزشی بەردەڕش نێتە خوارێ لە یانە پلە دووەکان ڕاستی یاری بەکە ئێستاکە چوار یاریمان ژمایە ڕاستی بۆ یاریەکانی تر دەبی زیاتر خۆمان ماندووتر بکەین و بۆ یاری ئەم ڕۆژ بە شێویشی گشتی دەستخۆشی لە یاری زانان دەکەم یاریی باشیان ئەنجام دا.